بە هیوای کاتەچ خۆش لەگەڵوانای بیرکاری پۆلی شەشەمەی بنەڕەتی گەیشتمە لاپەڕا 186. لەو لاپەڕەیەش گەیشتمە ساغ بکەوە، بیر بکەوە، گفتوگۆ بکە، پرسیاری ژمارەیەک چەند گۆشەی جووت بوو پێک دێ لە لەتکردنی گۆشەیەک و چەند پارچە ڕاستەهێڵی جووت پێک دێ لە لەتکردنی پارچە ڕاستەهێڵێک. دوو گۆشەی یەکسان و جووت بوو پێک دێ ئەگەر یەکجار لەتکەین، و هەروەها دوو پارچە ڕاستەهێڵی جووت بوو پێک دێ ئەگەر یەک پارچە ڕاستەهێڵ لەت بکەین، کەواتە 2. پرسیاری دوو هاوشێوە بوون لە نێوان لەتکردنی گۆشە و لەتکردنی پارچە ڕاستەهێڵ چییە؟ ئەو شتێک کە هاوشێوەیە ئەوەیە کە هەردووچیان دەبنە نیوە، واتە پارچە ڕاستەهێڵەکە دەبیتە 2 نیوە و گۆشەکەش دەبیتە 2 نیوە. ئەگەر گۆشەیەک 60 بوو دەبیتە 2 گۆشە هەردووچیان 30، واتە ئەو گۆشەی هەمانە وەکو ئەوەیە دابەشی 2 دەکرێ، یان ئەو پارچە ڕاستەهێڵە هەمانە دابەشی 2 دەکرێت پێوانەکەی. و هەمیشە 2 ڕاستەهێڵی دیکەی گچکە یان 2 گۆشەی دیکەی گچکە پێک دێن کە یەکسانن وە جووتن. ئێستا بچمە لای ڕاهێنانی ئاراستەکراو. پارچە ڕاستەهێڵێکی درێژی دراو لەتکرا، درێژی هەر یەکە لە 2 پارچە بچووکە کە چەندە. لێرە وشەی درێژی دراو دەبی بە یەکەوە بنووسرێ، واتە درێژیەکەی دیارە، دراوە، دەزانین چەندە، نەزاندراو نییە، زانراوە، درێژی دیارە، پێوانە دراویان پێ درێژی دراو. ڕاستەهێڵەکمان هەیە 38 سانتیمەترە کە لەتی دەکەین چی لێ دێ 38 دابەشی 2 دەکەم، لێرەش 112 دابەشی 2 دەکەم، لێرەش 0.3 مەتری دابەشی 2 دەکەم، لێرەش 736 ملیمەتری دابەشی 2 دەکەم. بزانم دەکات چەند ئەمن لێرە هەندێکیانم دابەش کردیە، تەماشاکەم بزانم. 38 دابەشی 2 کەم دەکاتە 19 سانتیمەتر، 112 دابەشی 2 کەم دەکاتە 56 سانتیمەتر، 0.3 دابەشی 2 کەم دەکاتە 0.15 مەتر و 713 ملیمەتر دابەشی 2 کەم کردیە 356.8 لە 10 ملیمەتر. ئەوە ئەو هایان لێ هات. ئێستا گۆشەیەک لەتکراوە کە پێوانەکەشی دیارە یان دراوە یان دیارە، ئەو پێوانانە پێوانەی هەر یەکە لە 2 گۆشە بچووکە کە چەندە، واتە ئەمن دەینم 52 دابەش 2، 79 دابەش 2، 81 دابەش 2، 191 دابەش 2، تەنیا دابەش 2، 52 دابەش 2 26، 79 دابەش 2 39.5 پلە و 81 دابەش 2 4 فاریزە 0.5 لە سەدا پلە و 191 دابەش 2 59 فاریزە 55 پلە. ئەوەش ئەوە هەمویان تەنیا دابەش 2 زۆر زۆر ئاسانە. پرسیاری 11 و 12 تەنیا دەبی ئەوەیە کە شێوەکە لەت بکە، واتە ئەو شێوەی لەت بکەین بەهۆی پەرگال، ئەگەر پەرگالمان نەبوو بەهۆی ڕاستە، ئەگەر پەرگالمان هەبوو پەرگالەکەی سەرەکەی لێرە دادەنێم و پەرگالەکەی دەکەمەوە بە چاو تۆزێک لە نیوەی زیاتر بێت هەتا ئێرە بێ بۆ وێنە، ئەوجە کە هەتا ئێرە هات کەوانە چی ئەوها دەنووسم یان کەوانە چی دەچێشم یان پارچە بازنەک
ئەو جارێ پرگاڵەکەی دووەمە خاڵەکەی دیکە لێرانە بە هەمان کراوە کردنەوەکەی ناگۆڕم دیسان کەوانەی دیکە ئەوها بەڕەنگەشکە دەچێشم کە ئەو دوو کەوانانە یەکدی دەبڕن دوو خاڵی پەیدا دەکەن بێگومان ئەمە لێرە کەوانەکانم زۆر بە خراپی کێشایە چونکە بەدەستیە ئەگەر ئەوها بیکێشم زەردەکەش ئەوها ئەوانە کە یەکدی دەبڕن دوو کەوانەکان بەڕاستە ئەو دوو خاڵی بەیەک دەگەینم ئەو هێڵە سۆرە لە ناوەندێ ئەوە تەوەری یەکتر بڕینی تەوەری کردنە دوولەتە کردنە دوولەتی هێڵە ڕاستە هێڵی بئد ئەوە بەو جۆرەی دەتوانم بزانم ئەوە ناوەندەکەی بئدە لێرانە دەبیتە دوولەت. پرسیاری 12ش هەروەها ئەگەرە من پەرگالەکەی بینم لێرەی دانێم کەوانەکی دروستکەم لەسەر لەو ئەو لایە لەسەر لای ڕەج دیسان کەوانەکیش دروستکەم لەسەر ڕەس ئەو جە دوایە بچم لەو هێڵەی کە هەما یان لەو هێڵەی کە هەما لەو خاڵی کە هەمە ببورن لەو خاڵە سۆرە و ئەو خاڵە شینە دیسان کەوانش کە دروستکەم ئەو دوو کەوانانە شینەکان کە یەکدری دەبڕن لە خاڵەکی ئەو خاڵی بگەینم بەڕاستە بە خاڵی ئەوە گۆشەکەم دەبیتە نیوە دەبیتە دوو نیوە گۆشە کە یەکسانن دوو گۆشەی جووت دروست دەبی. ئێستا بێمە لای پرسیاری ڕاهێنان و شیکاری پرسیارەکان ڕاهێنانی ئازاد پارچە ڕاستە هێڵێکی درێژی دراو واتە دیسان درێژیەکەی دەزانین زانراوە لەتمان کرد درێژی هەریەکە لە دوو پارچە بچووکەکە چەندە بە هەمان شێوە تەنیا ئەمن ژمارە حەفدەی دەینم دابەشی دووی دەکەم حەفدە دابەش دوو دەکا هەشت هەشت جاران دوو 16 8.5 مەتر واتە دەبیتە دوو پارچە هەریەکەی 8.5 مەترە. پرسیاری 14ش هەروەها دەبی ئەمن بینم 2 0 و 1 دابەشی دووی بکەم ئێستا بزانم لێرە دابەشم کردیە یان نا 2 0 و 1 دابەشی دووی بکەم وەکو دەبینین لێرە 2 دابەش 2 1 پارێزەکەی دێنمە خوارێ 0 دابەش 2 0 1 دابەش 2 0 ئەو جە سفرەکی زیاد دەکەم لۆ یەکەکەی 10 دابەش 2 5 مەتر. پرسیاری پاشەوی 99 35 دابەش 2 ئەو کووە 9 دابەش 2 4 2 جاران 4 8 1 دەمێنێتەوە 19 دابەش 2 9 9 جاران 2 18 پارێزەکەی دێنمە خوارێ 1 دەمێنێتەوە 13 دابەش 2 6 6 جاران 2 12 1 دەمێنێتەوە 15 دابەش 2 7 7 جاران 2 14 1 دەمێنێتەوە 10 دابەش 2 5 کەواتە دەکاتە 49 675 لە هەزاری بزانم سانتیمەترە سانتیمەترە دەبی لێرە بنووسم سانتیمەتر. ئەو جە پرسیاری پاشەوی 411 4 دابەش 2 2 1 دابەش 2 0 11 دابەش 2 5 1 دەمێنێتەوە فاریزەی دروست دەکەم 10 دابەش 2 دیسان 5 ئەو جە لە تەنشتی دەنووسم وا بزانم ملیمەترە ملیمەترە. ئەوە لێرە بەو جۆرەی ئەو لاپەڕەیە تەواو بوو دەتوانم تەماشایەکی لاپەڕەکەی پاش ئەو لاپەڕێش بکەم. لاپەڕە 187 لاپەڕە 187ش تەواوکەری لاپەڕەکە پێشەوەیە نووسرایە گۆشەیەکی پێوانە دیار یان دراو لەتکرا پێوانەی هەریەکە لە دوو گۆشە بچووکەکە چەندە بە هەمان شێوە 65 دەینم دابەشی دووی دەکەم 65 دابەش 2 ئەوها دابەش 2 دەکات چەند 6 دابەش 2 دەکات 3
دەنووسم 3 5 دابەش 2 دەکات 2 2 جاران 2 دەکات 4 1 دەمێنێتەوە 10 دابەش 2 دەکات 5 واتە دەکات 32.5 پلا 2 گۆشەی 32.5 پلەم بەدەستێ ئەگەر گۆشەکی 65 پلەی لەت بکەمە 2 گۆشەی یەکسان. پرسیاری 18 هەروەها 51 دابەش 2 5 دابەش 2 2 2 جاران 2 4 11 دابەش 2 5 1 دەمێنێتەوە 10 دابەش 2 5 کەواتە 2 گۆشەم بەدەستێ هەردووچیان 25.5 ئەگەر گۆشەکی 51 پلەییم هەبوو دابەشم کرد لەتم کرد. پرسیاری 19 هەروەها 142 ئەگەرە من دابەشی 2 بکەم بزانم چەندم بەدەستێ 4 دابەش 2 یەکسانە بە 7 2 جاران 7 4 2 دابەش 2 1 فاریزەی دەینمە خوارێ 6 دابەش 2 3 پلا دەکاتە هەر گۆشەی دەکا 71 و 3 لە دەیە پلا. پرسیاری 120 شەرەوها 179 دابەش 2 7 دابەش 2 8 2 جاران 8 16 19 دابەش 2 9 چونکە 9 جاران 2 8 فاریزە دێتە خوارێ 15 دابەش 2 7 چونکە 2 جاران 7 4 1 دەمێنێتەوە 10 دابەش 2 دەکا 5 پلا 89 75 پلا. ئەو جە لێرە نووسرا شێوەکە بچێشە پاشان لەتی بکە ئەوە بە هەماشەوە دەتوانین بەڕاستەش لەتی بکەین. یەکەم دەردەی پێوانەی دەکەین بزانین چەند سانتیمەترە ئەو جا بۆ وێناگەر دەرچوو 6 سانتیمەترە دابەشی 2 دەکەین دەبی هەر لای 3 سانتیمەتر بی لێرە هەتا ئێرە 3 لێرەش هەتا ئێرە هەر 3 بۆ وێنە ئەمە نازام چەند سانتیمەتر بەڵام ئەگەر 6 بوو ئەگەر 6 و نیو بوو دەکا 3 و 25 وە هەتا دوایی واتە زۆر ئاسانە بەڕاستە بزانین نیوەکەی چەندە. هەموو ئەو پرسیارانە لە 21ەوە هەتا 26 دەتوانین بە پرگاڵ یان بەڕاستە یان بە پێوانە بزانین پێوانەی گۆشەکان بکەین و پاشان بۆ وێنە ئەگەر ئێرە دەرچوو بۆ وێنە 120 دابەشی 2 دەکەم گۆشەکی دروست دەکەم کە 60 لێرە 60 ئەوە کردمە 2 گۆشەی جووت و یەکسان. لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە خوێندکاری ژیر ئەو پرسیارانەی کەماینە لەو لاپەڕەی لەوانەی داهاتوو باسییان دەکەم هەتا ئەو کات هەر بژی.